سڵاتان لێبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش. سبەینێ دەنگدانی تایبەت لە سەرتاسەری عێراق و هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت. ئامادەکاریەکانی کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق چین کامانن ئاخۆ لە ماوەی ڕابردوودا بانگەشەی هەڵبژاردن بە تایبەت لە هەرێمی کوردستان لایەن هێز و لایەنە سیاسیەکانەوە لە چه ئاستێکدا بوو بەراورد بە هەڵبژاردنەکانی پێشووتر. دۆخی دوای هەڵبژاردن لە عێراق و ئەمانە و چەند بابەتێکی دیکە لەگەڵ بەڕێز سالار مەحموود شارەزای سیاسی گفتوگۆ دەکەم. سڵاو لەبێ کاک سالار بەخێربێ بۆ شارپرێس. ئامادەکاریەکانی کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان بەگشتی بۆ ئەم هەڵبژاردنە چۆن دەبینن؟ دیارە تەواو نزیک بینێتەوە لە ئەنجامدانی هەڵبژاردن. بەڵێ ئەم ساتە وەختی کە قسەی تیاکەین کۆتاوە وادەکانی بانگەشەی هەڵبژاردنە خۆشبەختانە لە کوردستان بە تایبەتی بانگەشەیەکی ئەتوانم بڵام سەنگینتر لە ڕابردوو لە هەڵبژاردنەکانی ڕابردوو ڕوویداوە و جۆرێک لە شێوازێکی مەدەنیتر لە ڕیکلامکردن و لە هەڵمەتەکان و لە میکانیزمی بانگەشەی هەڵبژاردن هەبوو. هەرچەنە بە شێوەیەکی گشتی نەیتوانی جۆش و خرۆش هەنی بانگەشەکان نەیتوانی جۆش و خرۆشێکی گەرمتر بداتە پێشوازی هاوڵاتیان و ڕەوانەوەی نیگەرانەکانیان بۆ بەشداریکردن لە هەڵبژاردن بۆ پێوەی کە ئستطلاعات هەیە. بەڵام ئەوەی هەیە کۆمیسیۆن خۆی ڕایگەیاندووە هەموو ئامادەکاریەکانی بەشداریکردنی دەنگدەرانی ڕەخساندووە و سبەینێ سعات حوتی بەیانی دەرگای ناوەندەکانی دەنگدانەکرێتەوە بۆ هەڵبژاردننی دەنگدانی تایبەت کە پێم وایە گەر کەم و کورتێکیش لە دەنگدانی تایبەت هەبێ دەبێتە وێزگەیەک بۆ نەهێشتنی ئەو کەم و کوڕیانەی کە بۆ هەڵبژاردننی گشتی کە کورتێک وەک دەڵیت لە سبەینەیە هەبێت کۆمسیۆنی باڵا دەتوانێت لە ماوەی ئەو ماوە کەمەی کە لە نێوان هەردوو دەنگدانەکە هەیە چارەسەری بکات. ئەتوانم بڵێم هەڵبژاردنێکی تایبەتە و تۆمارکراوە. ئەڵێم ئەگەر کەم و کوڕیەکیش هەبێ بۆ هەڵبژاردننی گشتی چارەسەرەکە تێستی هەموو شتەکان کراوە کە ئەوەندەی خۆیان لە هەموو هەفتانە و لە هەفتەیەکا چەند جارێک ئەوانەی چاودێری بارودۆخی بانگەشەی هەڵبژاردنیان کردووە بارودۆخی سیاسیان کردو لە ماوەی بانگەشەی هەڵبژاردنە ئەزانن کە کۆمسیۆن لە هەفتەیەکا لەسەر هەموو ئاستەکان و لەسەر هەموو ئەو مەسەلانەی پێویستە بە ئەنجامدان و ئامادەکاری بۆ هەڵبژاردن ڕاگەندراوی خۆیان بڵاو کردوێتەوە. بەڵام ئەوەی بۆ ئێمەمانان گرنگە کە ئەتوانم بڵێم بەراورد بە هەڵبژاردنەکانی پێشوو ئەم جارە تەشهیری زۆر زۆر کەمتر تێدا بوو. بارودۆخی هێز و لایەنە سیاسیەکان لە بانگەشە پرسیار لێ بکەم. باز لەوە دەکرایان ئەوەی کە بینیمان جیاواز بوو لە بانگەشەکانی پێشووتر. هەڵبەت هەرچەندە لە هەفتەی کۆتایی بانگەشەوە دەڵێن کە هەفتەی یەکلاکەرەوەی هەندێک هێرشی ڕاگەیاندنی بۆ سەر یەکتری هەبوو تەنانەت گەیشتە ئاستی باڵای هێز و لایەنە سیاسیەکان. بەڵام بەگشتی گوتاری سیاسی هێز و لایەنە سیاسەکان لە بانگەشەی هەڵبژاردن چۆن دەبێت؟ بەراورد بەڕابردوو بە هەڵبژاردنەکانی پێشوو لەسەر ئاستی کاندیدەکان ئەتوانم بڵێم ناوزڕاندن و بڵاوکردنەوەی وێنەی ناشایستە و هەوڵدان بۆ تێکشکاندنی کەسایەتی یەکتر ئەم بابەتە یەکەم ڕووی نەدا. دووەمیش لەسەر ئاستی هەڵمەتی تیژی نێوان لایەنەکان تێکشکاندنی گوتار و سنووری مەدەنی هەڵبژاردنەکە پێم وایە شتێکی ئەوتۆ ڕووی نەدا. هەرچەنە لە هەموو هەڵبژاردنێکدا پارتی وێکێتی وەکو دوو حزبی حکومڕان و منافسی دێرینی یەکتر ئەم بەریەکەوتانیان هەر هەبووە لە ئایندەشە هەندێک جار ئێمە بۆ نمونە بینیمانە پارتی وێکێتی لە وێزگەیەکە هاوپەیمانیش بوون ناڕاستەوخۆ هەڵمەتەکانیان جۆرێک لە عەزیەتدان یەکتری تێدا بووە. بەڵام خۆشبەختانە ئەتوانم بڵێم ئەم جارە هەڵبژاردنەکە ینی بانگەشەی هەڵبژاردنەکە بانگەشەیەکی هێمنتر و ئارامتر و سەقامگیرتر بوو لە چاو هەڵبژاردنەکان و هەڵمەتی هەڵبژاردنەکانی دەبێت بچمە لای پامنێرمان مەریوان جەبار لە سلێمانیەوە بۆ گواستنەوەی دوایین زانیاریەکان. مەریوان سڵاوت لێ بێم کاتت باش. دوایین زانیاریەکان لەبارەی بەڕێوەچوونی دەنگدانی تایبەت چین؟ بەڵێ ئێستا لە تۆ ڕاڤیار ساو لە تەواوی بینەرانی شارپرێس و بەخێراتنی میوانەکەشت بەڕێز کاک سەلار مەحموودەکەم بۆ ستۆدیۆی شارپرێس. دیارە تاوەکو ئێستاش بانگەشەی هەڵبژاردننی هێز و لایەنە سیاسیەکان با کاندید و بەربژێرە سەربەخۆکانیشەوە بەردەوامە
و بڕیارە بە پێوادەیە کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق دیاری کردووە بڕیارە بەیانی 8 ئۆکتۆبەر دەنگدانی تایبەت لە سەرجەم پارێزگاکانی عێراقدا بەڕێوە بچێ و کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ئامادەکاری تەواوی کرۆ بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنە پێشوەختەکەی پەرلەمانی عێراق چ هەڵبژاردننی تایبەتی هێزە ئەمن و سەربازەکان چ هەڵبژاردنە گشتەکەش بڕیارە بەیانی کە کاتژمێر حەوت دەرگای بنکەکانی دەنگدان بەڕۆی هێز ئەمن و سەربازەکاندا بکرێتەوە ئەوەی کە گرنگە لێرە بە بینەرانی شار پرێسی ڕابگەین زانیارەکان ئەوەیە کە بە پێ ئەو ژمارەی کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕاگەیان دووە ژمارەی دەنگدەرانی تایبەت 84,775 دەنگدەرە و ژمارەی ناوەندەکان کە بڕیارە بەیانی بەڕووی هێزە سەربازی ئەمنیەکاندا بکرێتەوە 41 ناوەندە و ئەم 41 ناوەندە ژمارەی وێزگەکانی بریتە لە 198 وێزگا. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان لە قەیسکێمانی لە ماوەی ڕابردوودا ڕایگەیان کە لەگەڵ ئیدارەی پارێزگای سلێمانی ئامادەکاری تەواو و هەماهەنگی تەواو هەیە بۆ ئەوەی کە ڕۆژی دەنگدان هیچ ئاستەنگ و گرفتێک نێتە پێش پرۆسەی هەڵبژاردن و بەڕێوەچوونی پرۆسەکە. مەریوان جەبار سپاس کە لە سلێمانیەوە لەگەڵم بوویت. کاک سالار دەمەوێت بزانم ئەو ماوەیە کە ئەوەندەی چاودێریت کرد بێ بارودۆخ و ڕاوبۆچوونی هاوڵاتیان لەبارەی هەڵبژاردنەوە چۆنە؟ بەشێکی زۆر لە هاوڵاتیان باز لە بوونی بایکۆتکردنی پرۆسەکە دەکەن. تۆ بارودۆخەکە چۆن دەبینی بەگشتی؟ بەڵێ سەبارەت بە ڕێژەی بەشداریکردن ڕێژەکە چەند بەشداری بکرێیان نەکرێ ئەو 18 کورسی بۆ نمونەوە بۆ پارێزگای سلێمانی دانراوە یان ئەو 44 کورسی بۆ هەرسێ پارێزگاکە هەرێم دانراوە لەگەڵ 2 کورسی کۆتا 46 کورسی دەچێتە پەرلەمانی عێراق. بۆیە ئێمە نە لە دەستور نە لە یاسای هەڵبژاردن نە لە ڕێکارەکانی کە کۆمیسیۆن کاری پێدەکا دیاری نەکراوە ئەگەر لە سەتا چەندی دەنگدەر نەچێ بۆ دەنگدان ئەو هەڵبژاردنە شەرعی وەرناگرێ یان لە چەند نسبەتەکە بەشداریەکە چەند بێ اینجا شەرعی وەرەگرێ. بۆیە ئەم ڕێژەیە دیاری نەکراوە. واتە ئەمێنێتە سیستەمی هەڵبژاردنەکەش ئەوەیە لە بازنەیەکە هەر کاندی ئەگەر بازنەکە بۆ 5 کەس بێ هەر کەسێکیان دەنگی یەکەم و دووەم و سێم و چوارەم و پێنجەمی هێنا لە غێری کۆتا بۆ جۆرە ئەڕۆن. من وای ئەبینم کە بەداخەوە بەشداری هاوڵاتیان بەشدارێکی گەرموگۆڕ نابێت کە ئەمە کلێنێکە چەندین هۆکاری هەیە. ئەم کلێنە لە ئێستادا ئێمە هەر ئەوەندەمان پێکرێ بڵین بۆ ئەوەی ساختەکاری نەکرێ باشتر وایە هاوڵاتیان بچن بەشداری دەنگدان بکەنەوە بە دەنگەکەی خۆیان دەرفەتێکی کەمتر بۆ ساختەکاری بهێڵنەوە. ئەمە یەک. دوو، تۆ ئەتوانی لە دوای دەنگدانی خۆت چاودێری نوێنەرەکەت بکەی. یەکێک لە میکانیزمەکانی سیستەمی دیموکراسی ئەوەیە هاوڵاتی خۆی ئەبێتە چاودێر بەسەر دەسەڵاتەوە، هاوڵاتی خۆی ئەبێتە چاودێر بەسەر پەرلەمانەوە، هاوڵاتی خۆی ئەبێتە چاودێر بەسەر نوێنەرەکەی خۆیەوە کە نوێنەرەکەی خۆی چاودێرە لەسەر حکوومەت. بۆیە ئەو قسەیەکەن کە لە خولەکانی پێشووتری پەرلەمان هەم لە هەرێمی کوردستان هەم لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش یعنی جیاواز لە هێز و لایەنە سیاسەکانی دیکە خەڵکی تریان هەڵبژاردووە بەڵام ئەوانی شاوشێوەی ئەوە هێز و لایەنە سیاسی دەسەڵاتدارەکانی هەرێم و عێراق شتێکی ئەو تۆیان بۆ ژیانی هاوڵاتیان لە عێراق و هەرێمی کوردستان نەگۆڕیوە. ئەمە ڕێژەیە مەسەلەکە. خەڵکی شایستە بۆ کاری پەرلەمان لە ناو حزبی دەسەڵاتی شابێ ئەتوانێت کار بکە و ئەتوانێت ڕۆڵی خۆی ببینێ، بەڵام کەسایەتێکە شایستەی ئەوە بوو بێتە ئەندامی پەرلەمان. لە عێراقدا بەداخەوە پەرلەمان خۆی موەسسەیەکە زۆر هاوڵاتیانی عێراقی بێهیوا کردووە. بە دەلیلیشی بە دەلیلی ئەوەی بەشێک لە پەرلەمان خۆی بۆتە موەسسەیەک بۆ هاوکاریکردنی گەندەڵی لە ناو حکوومەت. چۆن؟ یعنی لە عێراقدا پۆستەکانی حکوومەت لە مدیر عام و جێگیروەزیر و ڕاوێژکارەکان چوو هەندێکی سەفقاتی پێوەکرێ، بە سەفقاتی پارەی زۆر کڕین و فرۆشتنی پێدەکرێ. هەندێک لە پەرلەمان لەناو ئەمە سەلانە بوون. من لە پەرلەمانتارە کوردەکان ئەم بابەتەم نەزانیەوە و نەبیستەوە، بەڵام لە پەرلەمانتارەکانی عەرەب لە کوتلە سیاسەکانی عەرەبی ئەم بابەتە هەبووە. واتە موەسسەی پەرلەمان بەش لە جیاتی ئەوەی ڕێگری لە کاری گەندەڵی بکە
یارمەتی دەربووان لە پرۆژەکان لە سەفقاتی تێر ئەمە وای کرد کە بێهیوایەکی زیاتر بخاتە ناو هاوڵاتیانەوە لە پرۆسی هەڵبژاردنیان تۆ ئەبینی ئەگەر بۆ نمونە پەرلەمانتارێک لە کوردستانیش لە حزبی دەسەڵات بێ و حزبەکەی لە ناو حکوومەت بێ چاو بپۆشێ لە گەندەڵی لە ڕاستی ئەمە خیانەتە لە حزبەکەی خۆشی ئەیکا ئەوە ناگەێنێت تۆ بڵێ من پشتم لە حزبەکەم کردووە چاوپۆشیکردن یا دیفاعکردن لە گەندەڵی و لە خراپەکاری شخصێک لە ناو حکوومەت شخصێک لە ناو حزبێک لە ناو حزبەکەیە کەسێک چوە پرۆژەیەکی ناقانونی کردووە من سوێندی یاساییم خواردو لە ڕووی قانونیەوە و من ئەگەر لە ناو حزبەکەدا بە شایستەی خۆم هاتم و خەڵکی تر دەستی لە پشتم نەدابێت دەستەکەمە هەردوو چاویە قسە ئەەکەم ڕێی خۆم ئەڵێم مەبادئی حزبەکەم پێم ئەڵێ من دژی گەندەڵی بم دژی گەندەڵی ئەبم لەبەر ئەوە هەندێک جار بە کەسایەتەکان خۆیان کەوتووەکە تا ئاستێک متمانیان بەخۆیان هەیە ڕوبەڕووی کۆمەڵێک ئاستەنگرەوە ساختەکاریەکرێ بە تایبەت کە سبەینێ دەنگدانی تایبەت بەڕێوە دەچێت بە سیرکردنەوە یا بە خوێندنەوەی هەڵبژاردنەکانی پێشووتر کۆمەڵێک دیمەن هەبوون کە ئێستاش لە میدیا و سۆشیال میدیا و ماس میدیا هێشتا دووبارە ئەبنەوە بڵاو ئەبنەوە کە لە هەڵبژاردنەکانی پێشووتر بە تایبەت لە هەڵبژاردننی تایبەت پاڵەپەستۆ و شڵەژانێک دروست دەبێت بە تایبەت لە کاتژمێرەکانی کۆتاییە کە ئەمە وا لێک ئەدرێتەوە کە هەوڵ بێت بۆ ساختەکاری پێتان وایە لە هەڵبژاردننی سبێنێش هەمان حاڵەت دووبارە دەبێتەوە یان کۆمیسیۆن و حکوومەتی عراق توانیوانە ڕێگری لەمە بکەن بینە ناوەندەکانی دەنگدانەکرێتەوە ساعات حوتی بەیانی بۆ 6 ئێوارە ئەوانەی کە دەنگە دەن ئەبێ کارتی نیشتیمانیان پێبێ و کارتی دەنگدانیشیان پێبێ بێگومان کارتی نیشتیمانەکان لێوەرئەگیرێتەوە بۆ ئەوەی لە هەڵبژاردننی گشتیار جارێکتر نتوان بەشدارکەن ئەمە خەتۆیەکی باشە بۆ ڕێگریکردن لە گەندەڵی یان ساختەکاری دووهەم ئەو ڕێکارانەی گیراوەتە بەر بە ئەعلاناتی کۆمیسیۆن خەڵک بە ئاسانی ئەتوانێت ناوەندەکان بدۆزێتەوە و بە ئەلکترۆنجیوە لە ڕاستیشە یەکێک لە ئیجابێتەکانی ئەوەیە هەر هەمان شەو نەتیجەکانی دەنگدانەکە بە ئەلکترۆنی ساختەکاریەکەات بەڵێ لەو شوێنانەی کە ناوی کەسێک لە ژیاتی کەسێکی تر ناتوانێت دەنگ بدە و ئەو ژمارەیە کارتی نیشتیمانیەکەی و ئەو قەڵەمەشی بەکارێنێ مۆریەکە و ینی ئەو ڕێکارانی کە ئێستا کە دانراون جیاوازە لە ڕابردوو تەنیا ڕێکارێک لەوانەیە هەبێ ئەویش هاکردنی سیستەمی هەڵبژاردنەکەیە ئەوەش تەفاسیلێکی زۆر زۆری هەیە شارزایان ئەتوانە قسە لەوبارەیە بکەنەوە من ئاگایم لێنێ لە ڕاستە شارزاییم لێنێ بۆیە ناچمەوە تەفاسیلە بەڵام ئەوەندەی هەیە بە پێی زانیاریەکان کۆمیسیۆن ڕێکارەکانی هەموو دەستنیشان کرد بۆی هاوڵاتی بە ئاسانی بڕات و زندەی خەڵک پێتان وایە لەم هەڵبژاردنەیە هیچ لە ئەدای سیاسی هێز و لایەنە سیاسەکانی هەرێمی گۆڕی بێت ئەو هەموو گلەیەی کە لە چەند ساڵی ڕابردووە هەیە هیچ کاریگەریەکی لەسەر هێز و لایەنە سیاسەکان بە تایبەت هێزەکانی دەسەڵات هەبووە لەسەر خیتابی هەڵمەتەکان هەبوو هەم حزبەکان هەم کاندیدەکان هەم داخوازی هاوڵاتانیش قسە بوو لەسەر پرۆژەی خزمەتگوزاری لە کاتێکە کاندید بوون بۆ پەرلەمانی عێراق بە پلەی یەکەم بەشداریکردنە لە پرسێکی نیشتیمانی کەسەکە بێتە نوێنەری هەموو خەڵکی عێراق و داکۆکی لە مافە دەستوریەکانەکە ئەو مافانەی بەدەست هاتوون داکۆکیەکە بیپارێزێ ئەو خاڵانەی کە بەدەست نەهاتوون داکۆکی لەکە من لە یەک پەرلەمانتاری عێراقی کاندیدی کوردستانی بۆ عێراق نەبیست کە بڵێ من داکۆکی لەوەکەم لە مادەی 105 دەستورە هاتووە کە هەیئەتێکی ئەقلیمی دروست بکرێ کە ئەو دەسەڵات ئەو بڕیارانەی دەسەڵاتی ئیتیحادیەیدا ناهێڵە و دەستەیە ناهێڵێت دژی دەسەڵاتەکانی هەرێم بێ یعنی یەکێکە لە مادە سەریحەکانی دەستور هەیئەتێک لە بەغدا دروست بکرێ بۆ پشتیوانی قوارەی هەرێم فیدراڵیەتی هەرێم یان مەبەستم چی ڕۆشنبیری سیاسی گشتی کاندیدەکان بە گشتی چۆن هەڵسەنگ هەر گوتاری سیاسی حزبەکانیش گوتاری سیاسی بۆ هەڵبژاردنەکە لەسەر ئاستی خزمەتگوزاری ناوچەی خۆی بینیەوە هەندێک بابەت هەبوو کە پەیوەندی بە شەڕی عێراقەوە نەبوو بانگەشەی بۆ ئەکرا بابەتی نوێنەرایەتی کوردن لە سەفارەتەکانی عێراق ئەمانە هیچ بە جۆرێک باز ناکرا نەتەبیست باز بکرێ باسی
حەسەی کورد بۆچی لە بوجەی سیادی دەستنیشان ناکرێەوە کە دەستنیشان بکرێت جێبەجێ نابێ بەشێکی پەیوەندی بە کەمی تۆمۆحی دەنگدەری کوردەوە نیە بۆ داواکاریەکانی ڕۆشنبیری هەڵبژاردن لە نێوان هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستان و جیاواز بۆ هەڵبژاردننی ئەنجومەی نێنرانی عێراق جیانەکراوەتەوە کاتێک کە دەینێری بۆ بەغدا دەبێ بەلای کەمەوە سەقافەیەکی نیشتیمانی هەبێ زمانی گفتوگۆی زمانێکی باڵا بێ و بتوانێ لە ناو پەرلەمانی عێراقا بە دەنگێکی زوڵاڵ دیفاع لە مافەکانی خەڵکی کوردستان کە ئەوانەی زەوت کراون و جێبەجێکردنی ئەو مادانی کە هێشتا کە جێبەجێ نەکراون و تەیار بوو بن ڕاستە مەسەلەی کاندیدکردنی هەر کەسێک کە شعبێتی جەماوەری هەبێ بە پلەیەکەم گرنگە چکە کاندیدەکە بە پێی سیستەمەکە سیستەمێکی فەردیە کاندیدەکە ڕۆڵی گەورە بینێ لە جاذبێت بۆ حزبەکان بەڵام لە بەرامبەریشە ئەبێ شایستەیی هەبێ لە زۆر شوێنە ئەم بابەتانە وەکو پێویست ڕەچاو نەکرا ئەمە ژواکە کە خەڵک سارتر بێتەوە لە بەشداریکردن کاندیدی بەهێز خەڵکیش جۆشەدا بۆ بەشداریەکی بەهێز کاندیدی لاواز خەڵک سار دەکاتەوە بۆ بەشداری نەکردن کاتێککە هیچ ئەدایەکت لە ناو چوارچێوەی شارەکەی خۆتان لە کەسێک نەبینیوە سبینێ کاندید ئەکرێ و بە گەرم و گوڕیەوە حزبەکە داواکە لە دەنگ دەمەفاکەس خەڵک جۆرێک لە گومانی هەیە بەڵام کەسانێک کە توانیان لە ناو ئەمەلی سیاسی لە ناو ئەکادیمیا لە ناو پرسە ڕۆشنبیرەکان پرسە کۆمەڵایەتیەکان ڕۆڵێکی هەبوو بێ خەڵک بە شێوەیەکی گشتی ئاگدار بێت لە تواناو کەفاەتی کە حزب کاندیدیەکە یاخۆی کاندیدە بێ یارمیتر دێرە بێ بۆ ئەوەی ئێمە قسەکەمان لە چوارچێوەی بەشداری هاوڵاتیانەکە ئەمەش یەکێک دوو هەم پەیوەندی نێوان حزب و هاوڵاتی پەیوەندێکی زۆر دابڕاو بۆ ئەم ماوەیە ئەم 4 ساڵی ڕابردووە وای کرد کە خەڵک بێ ئومێد بێ وە خەڵک کۆمەڵە گلەی هەبوو لەسەر ئیسلاحات داوای چاکسازیە کرد ئەو چاکسازیانە نەک هەر نەکران بەڵکو باری زۆرتر دروست بوو بەسەر دۆخەکەەوە ئێمە لە 4 ساڵی ڕابردوودا هەموو حزبە کوردستانیەکان دەتوانم بڵم دەستکەوتێکی ئەو تۆمان بەدەست نهێنا لە شەڕی پەرلەمانی و شەڕی حکومڕانی بۆیە یعنی ئێمە بۆ نمونە لە 4 ساڵی ڕابردوودا دۆخی ناوچە کوردستانەکانی دەروێ هەرێم بین باشتر بووە یا خراپتر بووە بێگومان خراپتر بووە متمانەی ئێمە لە بەغدا باشتر بووە بێ بەهێزتر بووە یا لاوەستر بووە من پێم وانییە بەهێزتر بوو بێ هەموو ئەمانە هۆکارێکن کە خەڵک جۆرێکی تر لە بێوێت ئەمە لە کوردستان نییە بەتەنیا خەڵکی بەسرە خەڵکی نەجەف خەڵکی ڕەمادی لە بەسەلەی بەشداری سیاسی زۆر ناڕازین و لە عێراقدا پێم وایە بەشداری نەکردن ڕێژەیەکی زۆرە بێ ینی بەشداریکردن ناگاتن لە 150 هاوڵاتیان واتە زیاتر لە نیوەی هاوڵاتیان گەریشی لەسەر کۆی پرۆسی سیاسی دەبێت بە تایبەت لە دوای هەڵبژاردنەوە هەڵبەت دەمەوێت لە پاڵ ئەوەشە سەرنجت لەبارەی عێراقی دوای هەڵبژاردنەوە بزانم ئەم هەڵبژاردنە زۆر بازدەوە دەکرێت بە تایبەت هێز و لایەنە سیاسیەکان بازدەوە دەکەن تا ئاستێکی زۆر هەڵبژاردنێکی چارە نووسازە بە خوێنەوەی ئەو بارودۆخە سیاسی و ئاڵۆزەی کە لە عێراقەیە عێراقی دوای هەڵبژاردنەکان بە دیاریکراوی لە بابەتی پێکهێنانی حکوومەت و دیاریکردنی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و ئەوانە و بە تایبەتتر پێگەی کورتچۆن دەبێت جەولەیەکی تر لە ململانێ نێوان هێزەکان دروستە بێت کێ کوتلەی ئەکبەرە ئەمە هێشتا بە دەستوریەک لانەکراوەتەوە هەموو دەورەیەکی هەڵبژاردن لە ناو پەرلەمانە ئەم بابەتە گێرمە و کێشەی زۆر بۆ دروستە بێ چ کوتلەیە دەتوانێت کابینێ حکوومەت پێک بێنێ ئەم جەولێش لەم شەڕەماوە و من بۆ خۆم ڕەم وایە ئەگەر بێت و مادام لێرە بەداخەوە لە کاتی هەڵبژاردنەکە بانگەشەی هەڵبژاردنەکان هەڵبژاردنەکە ئێمە لە زۆر شوێن و کورد نەماتوانی یەک لیست بین لە خانەقین لە دووسخورمات و لە کەرکووک لە مووسڵ کە ئەگەر کورد یەک لیست بووایە کورسیش زیاترە بوو کورسیش زیاد بێت دەوری زۆرترە کاریگەری زیاتر هیچ کاتێک هیچ هەر کەسێک یعنی پۆینتێک ئاگایی سیاسی هەبێ نابێ بڵێ کورسی کاریگەری نییە یەک کورسی زیاتر کاریگەری زۆرترە بێ یەک کورسی کەمتر دەنگت کەمتر زوڵاترە بێ کورسی لە هەموو لەحزەیەکات دەنگی پەرلەمانی و کوتلەی پەرلەمانی ڕۆڵی یەکلاکەرەوەی هەیە ئەمە یەک دوو هیوادارم کورد کاچێتە بەغدا ببن بە یەک فراکسیۆن نەبن بە یەک فراکسیۆن زۆرتر پەرتە بن بەشێکیان بڵێ بە هیوانە تەسەورەکەی کورد بتوانێت بێ بە یەک فراکسیۆن دۆخی ئێمە لاوازترە بێ لە بەغدا لە 4 ساڵی داهاتوو چونکە یەکێک لە ئاماژەکان بریتیە لەوەی کە بەشێک لە بانگەشەی لایەن و کاندیدەکانی ناوەڕاست و جنوبی عێراق
دژی مافە دەستوریەکانی کوردستانە، دژی پێگەی فیدراڵی کوردستانە، بانگەشەیە بۆ گەڕانەوە بۆ مەرکەزیەت، بانگەشەیە بۆ هەموارکردنەوەی دەستور، بانگەشەیە بۆ سڕینەوەی مادەی 140 و شتێک نەمێنێتەوە بە ناوی مەناطقی نزاع لە بینی هەرێمی کوردستان و بەغا. ئەسڵەن سڕینەوەی مەسەلەی کوردستانی بوونی کەرکووک بکەنە دیڤاکتۆ ئەمری واقع. هەموو ئەمانە وای کردووە کە ئەوان شەرم تەنانەت لە مێژووشمان نەکەن، لە شەیدەکانیشمان نەکەن، لە ئێسک و پرووسکی ئەنفالەکانیشمان نەکەن. یعنی تا ئێستا ئێمە 172 ئێسک و پرووسکی ئەنفالکراوەکان کە لە گۆڕی کۆمە هەڵدراوەتەوە لە توعادلی بەغایە. کوردستان کاتێک دەیەوێت بایکۆتی بکات دەڵێ ئەگەر کورد نتوانێت لەسەر مەسەلەی ئەنفال قسەیەوەکەم. تا ئێستاوان ئامادەکاریان نییە ڕێز بگرن و بە شایستەیی بینێنەوە بۆ ئێمە وەلای ئێمەشەوە ئستعدادێکی گەورەتری بۆ دروست بکرێ بە کورتی و بە کوردی. ئەوان شەرمیان لە ئێمە شکاوە و ئێمەش دەرەتانێکی ترمان نییە جگەلەوەی شەڕی خۆمان ببینە بەغدا. واتە بەغا بەهێزترین سەنگەر و ناوەندی شەڕی نیشتیمانی ئێمە لە ئێستادا دەبێت ئەو شەڕە بکەین و لە پایتەختی عێراقا بکرێ. بۆیە نابێ ئەم بابەتانێک کە ئەوان ئێوە شەرمیان لە ئێمە شکاوە گوتاریان دژی ئێمە دووریان لێ بگرینە خێر ئەبێ شەڕەکە بێتە ماڵی خۆیانێکی ناڕازی کە ناڕازیە لە کۆی بارودۆخی سیاسی لە هەرێمی کوردستان و دەیەوێت بایکۆتی بکات. لانی کەم مافی ئەوەی هەیە دەڵێت کە لە کاتێکا هێز و لایەنە سیاسی کوردیەکان نەتوانن لە بەغایەک ڕیز بن، بۆچی دەنگ بە هیچ کام لەم هێز سیاسیانە بە؟ ئەگانی قسەکە لەوە نییە بۆ هەیە دەنگ بدەن، چونکە زیاد لە حزبێک زیاد لە کاندیدێک هەیە کە بای ئەوەندەی تێدایە تۆی هاوڵاتی یا منی هاوڵاتی قەنەعەت پێبێنێ بڕۆن دەنگی بدەینێ. وەفرەی سیاسی لە کوردستانی شەیە لە ڕووی حزبیەوە. ئۆکەی مۆدلی حزبایەتی لێرە هەمووی ینی لە عێراق و لە کوردستان زۆر خەڵکی بێهیوا کردووە، بەڵام لەو چوارچێوەی داوتمان بۆ ئەوەی دەنگەکەت ساختە نەکرێ، بۆ ئەوەی بتوانی دەنگت زوڵال بێ بەرامبەر نوێنەرەکان، بۆ ئەوەی بتوانین ئێمە هەڵبژاردن بکەینە نەریتێکی دیموکراسی و مەدەنی. چونکە ینی ڕازگۆ بم لەگەڵت ئەو گۆڕانکاریانەی لە ڕێگەی شۆڕش و لە ڕێگەی خەباتی چەکداری و لە ڕێگەی هەڵگەڕانەوە کراون نەیتوانیوە بنەمایەکی مەدەنی زیاتر بچەسپێنێ. یەکێک لە گرفتەکان ئەوەیە خەڵک تموحی زۆرە و گۆڕانکاریەکانیش لە ڕێگەی هەڵبژاردن گۆڕانکاری شوێنەی و خاو و ئەتوانم بڵێم هێواشن، بۆیە دڵی خەڵک ئەو ناخواتە بە دەنگدان و لەبەر ئەوەش قەیرانەکان زۆرتر کەڵەکەکەن و ئومێدی چارەسەرەکان کەمترن. لەو ڕانگەیەوەیە وای کردووە کە خەڵک بێهیوا بێ، بەڵام لە مەودای دوورە ئەبێ بیر بکەینەوە کە هیچ دەرەتانێکی تر نییە جگەلەوەی هەڵبژاردن بکەینە نەریتێکی دیموکراسی و سیاسی و نیشتیمانی و بەشدار بەتابەتی ئەم هەڵبژاردنە بۆ بەغدایە. گرنگە ئێمە هەوڵ بدەین خەڵکە کاندیدا هەرە شایستەکان لە ناو حزبەکانیشە کاندیدا هەرش لە ناو حزبێکیشە بۆنە تۆ دەنگدەری حزبێکی ئۆپشنت لە بەردەستدایە لە سێ کاندید دەنگدەی بە کامیان تۆ ئەبێ بیر بکەیتەوە شایستە کامیان زۆر شایستەیە بۆ بەغا لەوەیە اختیاری خۆت بکەیواتە ئەمە بۆ هاوڵاتی نییە بۆ ئەندامی حزبەکانیشە لە نێوان چەند ئەندامێکی حزبەکەیە تۆ ئەتوانی باشترینیان دەستنیشانکەی بۆی بتوانێت لەوێ داکۆکی لە ماف و ئازادیەکانی تۆ ڕێز سالار مەحموود شارەزای سیاسی سپاس کە لەگەڵمان بوویت. بینەرانی بەڕێز ئێوەش هەرشاد بن، کاتێکی خۆش خواتان لەگەڵ بێت. دەست خۆش.